دڵێ هەمومان لەگەڵ ڕۆژاوا بوو چ ئێمە لە ڕۆژهەڵات چ ئەوانەیە کە لە ئەوروپا دەژیان چ هەموو لەو کاتەوە چاوێ ئێمە لەسەر تەلەڤیزیۆن بوو کە بزانین ڕۆژاوای چی بەسەردێ کەی ئەم خەباتە پیرۆز دەبێت کە ئێمەگەل بە شور و شۆقەوە بتانین بگەڕینەوە ڕاستە ئێمە لە ئەوروپا یا لە شوێنەکانی تر بە خۆپیشاندان و بە تەزاهرات هەوڵمان ئەداکە دڵێ ئێوە لێرە خۆش بکەین و یارمەتی و پاڵپشتی بین بۆ ئێوە بەڵام من لە 28 مەهێ 6 لە فستیڤاڵی سارا بەشدار بووم لەور ئەس پێشنەهات دام گفتم من حەز دەکەم بڕۆم بۆ ڕۆژاوای کوردستان و ئێستا کە ڕۆژاوا ڕاستە هێشتا دوژمن نەڕەویایە هێشتا بەشهای لە خاکی ڕۆژاوای کوردستان وەک سەرێکانی وەک حەلەب وەک ئەفرین هێشتا بە تەواوی نەکەتێ دەستێ بەڵام لەوانەیە هەرچی زووتر ئەوەش بکەوێ بەڵام منوتم هەر لە ئێستاچەوە من حەز دەکەم ئەمە نیشانەی ئەوەیە کە من چەندێک دڵم لە لای شۆڕشی ڕۆژاوایە و پێم خۆشە بڕۆم ئەمە هاتنەکەم.